پاشماوەکانی داعش دەیانەوێت ئەم ناوچە بەرفراوانەی حەمرین بکەنەوە مۆڵگەیەک بۆ مانەوەیان. بە پێی زانیاریە تایبەتەکانی کورتسات نیوز لە دوای تێکشکاندنی ئەوان لە مووسڵ لە ڕێگای حەویجەوە بەرەو ئەم سنوورە پاشەکشەیان کردووە. بەشێکیان لە ئێستادا لە گوندەکانی خوارووی قەرەتەپە و بناری حەمرین بە شەوانە دەبینرێن. ئێستا دوای گرتنی شاری مووسڵ و بەرتەسکبوونەوەی سنووری چاداشی ئەو هێزە کە هێزێک زەوی گرتە بوو، ئێستا ڕوبەرێکی زۆری زەوی دۆڕاندووە. حتمما ئەم ناوچەیە هەم دیسانەوە مەترسی دروستەکاتەوە. ئەم ناوچەیە لە قوسەیبەوە و لە عەلاسەوە کە داخلی زەرگە ئەبێ و لە زەرگەشەوە کە یەتە ئەتشانە و لێوش و ئەپەڕێتەوە داخلی زنجیرە چای حەمرینە بێ. ئەتوانم بڵێم 100 کیلۆمەتر درێژەکەیەتی لە هەندێک شوێن 20 کیلۆمەتر پانیەتی و 15 کیلۆمەتر پانیەتی ئەم ناوچەیە ئەپارێزێ. ئێمە ینی بەم عەدەد و ژمارەشی کە ئێستا هەمانە ئەتوانین ئێمە ئەم ناوچەیە پارێزین لەبەرەوەی لە هەر سەنگەرێکمان و تەقە بکرێ بە سەدان پێشمەرگە و خۆبەخش لەم مەنتەقانەوە گەنە ناوچەکانی پێشمەرگە. دوورەدەسی و بەرفراوانی ناوچەکە بۆتە هۆکارێک کە لە دوای ساڵی 2023ەوە گروپە تیرۆریستیەکان لە ناوچەی حەمریندا گەرادا بنێن. ئێستاش داعش لێرەوە دەیەوێت هەڕەشە بۆ ناوچەکانی تر دروست بکات، بەڵام پێشمەرگە و ئاسایش بربەستیان بۆ دروست کردوون. سنوورێکی بەرفراوانە بە تایبەت ئەم دەریاچەی حەمرین شەهاوە سەریەوە ئەوەی ترە کە مەسافەکەی زۆرتر بەرفراوان دەبێت لە ناو توبجەوە دێتە تا قەرەتەپە زیاتر لە 6 کیلۆمەتر سنوورێکی بەرفراوانە. تیرۆریستان توانیانە بەکاری بێنن و پێشتریش ئەم ناوچەیان بەکارهێناوە بۆ هەندێک کاروباری خۆیان و ئۆمۆزانە بڕەغم ئەوەش کە مەسەن وجودیان هەیە لە منتقەکە، بەڵام ڕێگریمان کردووە لە کارەکانیان. حەشارگە و بنگەکانی تێرۆریستان کەوتۆتە ئەو دیوی ئاوی دەریاچەی حەمرینەوە بە دووری زیاتر لە 7 کیلۆمەتر لە گوندەکانی دەشتی تبجی نێوان قەرەتەپە و گوڵاڵەوە، بەڵام لە ڕێی شانە نووسووەکانیانەوە جموجۆڵیان هەیە و کردەوەی تێرۆریستی ئەنجام دەدەن. داعش دەیەوێت سوود لە بەرفراوانی ئەم ناوچەیە وەربگرێت بۆ هەڕەشەکردن لەسەر دانیشتوانەکەی، بەڵام پێشمەرگە بواریان نادات و ئەوانی لە پەلوپۆ خستووە. سامانکەریم کورتسات نیوز، سەر دەریاچەی حەمرین.